دیارە ئەو نەمامانەی کە بۆ یادی شانزەی سێ لە هەڵەبجە هێنرانە هەڵەبجە ژمارەکان نزیکەی 5,000 نەمام بوو. ئەو نەمامانە بەنسبەت ژینگەی کوردستانەوە نەمامیشی تازە بوون هێنرانە سنووری هەڵەبجە و داری پاڵۆنیا دارێکی ئابوووریە، دارێکە لە ڕووی ژینگەیە و ژینگەوە پارێزێ و دیمەنێکی جوانیشی هەیە. بەداخەوە لە سنووری شارەوانی هەڵەبجە کە بە شێوازێکی نائەندازەیی نێژران بە ئەشوایی هەروەک ئەوەی کە بۆ جێی دارەکان بکرێتەوە بڵێن نێژراون لەنا ئەوان ناشتن نییە بە هیچ شێوازێکی ئەندازەیی نەنێژراون و لە دوای ناشتنیشیان بە پێویست خزمەت نەکراون. ئەمە وای کردووە کە ئەم دارانە زۆرێکیان لە ناو بچن بفەوتێن و ئەو ڕۆڵەی کە هەیەە لە خزمەتکردنی ژینگە و لە جوانی نەتوان بیبەخشن بە سروشت و ژینگەی هەڵەبجە. دیارە داری پاڵۆنیا دارێکە لە ڕووی ئابوووریەوە سوودی زۆرە و زیاتر مەشتەلەکان ئەینێژن سوودەکەی ئەوەیەکەوە گەڵاکی پانی هەیە و ڕێژێکی زۆر ئۆکسسیژین بەرهەمە هێندرێ، هەر دارێک ڕۆژانە نزیکەی 6 کیلۆگرام ئۆکسسیژین بەرهەمە هێندرێ و گازە ژەهراویەکان لە هەوا پاکە کاتەوە و هەروەها پلێ بۆ ئاو هەواکەشی گونجاوە لەگەڵ ئاو هەوای کوردستان و دەریای سپیناوە ڕاستە کە بەرگەی پلەی گەرمی 10 تا 50 پلەواتە بەرگەی پلەی گەرمی بەرزی و نزمی شەگرێت. داری پاڵۆنیان لەگەڵ ئاو هەواکەی ئێمە ئەگونجێ و گوڵێکیشی هەیە کە بۆ هەنگ و بۆوانە زۆر بەسوودە و گەڵاکەیشی ئەتوانێت وەکو ئالف بۆ ئاژەڵ بەکار بهێنرێ و جگە لە جوانێکی کەواتە ئێمە لە هەڵەبجە لە هیچ ڕوانگەیەک و سوودمان لەم دارە نەبینیەوە و هەرچەند لە ڕووی ئابووریش و نرخەکەیشی بەرزە، بەڵام من پێم وایە ئەو پارەی کە دراوە بۆ درەختانە هەرچەند نازانم مەبلەغەکەی چەندە، بەڵام بەهەدار دراوە تا ئەوەی کە هیچ سوودێکی لێ نەبیناوە نە لە ڕووی جوانیەوە نە لە ڕووی ئابووریەوە. ئەم دارێکی باسم کرد ئابووریە بۆچی؟ چونکە ساڵانە 4 بۆ 5 مەتر بەرزە بێت و نزیکەی تا 100 ساڵ ئەتوانێت ببڕێتەوە تا هەر دارێک پاڵۆنیا 15-16 جار ئەتوانێت ببڕێتەوە سوود لە دارەکەی بینێ. دارەکەی ڕقە سفتە جوانە بۆ دروستکردنی مێز و مۆبیلیات وانە بەکارە هێندرێ، بۆ جوانکاری ناوماڵ بەکارە هێندرێ و دارەکەی دارێکی ئابووریانەیە لە ڕووی ئابووریەوە توانێت سوودی لێ بنێ بۆیە نرخەکەیشی گرانە. دارانە کە هاتووە پێم وایە دراسێکی باش نەکراوە لەگەڵ کەشەوەهای ئەم منتیقەیە بگونچێ، چونکە ئەو درەختانە پێویستیان بە ڕێژێکی ئاوی باش هەیە و درەختی بەردار نین، بەس گوڵەکەن بۆ جوانی ینی بۆ ژنگە پاریسیە. هیچ ینی دراسەیەکی وا نەکراوەکەوە بگونجە لەگەڵ کەشوهەوا و خاکی ئەم وڵاتەیە، بۆیە ینی بەو ماسەفاتی کە هاتووە بەوەی کە داوا کراوە بەو شێوازە نەگەورە بووە نەگوڵەکان ینی سەوزایەکی باشی هەبێت. کەشوهەواکەی ئێمە یەک مانگی بەهار یەکەم مانگی بەهار تۆزێک کەشوهەوای ئێمە باشە، بۆیە ئەبینی زۆر جار ینی گەڵا و گوڵی جوانەکە دوای ئەوە ینی بەڕاستی دارەکە بەرە وشک بوونە ڕوا گەڵاکانی بچووکە بنەوە گەورە نابن بەڕاستی قەیران هاو بەسەرە نەمانتوانی بە شێوەیەکی باش ینی نەکرا، چونکە لە ڕووی داراییمان نەبوو. ئێستاش کە هەر کێشەی ئەومانەیە لە ڕووی بوجەوە کرێکاری شارەزا و چاکمان نەبوو ئەوە ینی نەمانتوانی کە گاز و بنزینی بە شێوازێکی باش بۆ ئەو مۆلی دە و بیرە دابین بکرێت. اینجا ئەو سیستەمە ئاوەشی کە بۆی دانرابوو بە شێوەی قەترەیی بۆی دانرابوو، ئەم شێوازە قەترەیەش کافی نییە بۆ ئەوەی کە ئەو درەختە بتوانێت ینی ئەو نەشونمان بکە بەو شێوازە قەترەیە. بەتێری ئەو دارانەی کە بڵین چێتە سەر و 3 ساڵ و 4 ساڵ و نزیکی 6 لیتری ئاوی پێویستە. ئێمە وەکو بەشی سەرۆکاری شارەوانی و بەشی باخچەکان داواکاری وەکو بەشی باخچەکانەوە کە کارمەندی شارەزامان بۆ دابین بکرێت و بودجەیەکمان بۆ دابین کرێ بەڕاستی بۆ بەشی باخچەکان ناو شاری هەڵەبجە، یعنی معقول نییە ناو شاری هەڵەبجە بەشە بودجەی لەسەر بەشە بودجەی سەرۆکاتی شارەوانێ جار ماگانە مانگی 100,000 150,000 100,000 یعنی بۆ شار محافەزەیەکی گەورەی ئاوە ناو شارەکەی 150,000 بەڕاستی کافی نییە، هەمووی 20 نەمامی بێ بکڕە 100,000ەکە یعنی تەواو. وە پێویستی بە سەوزکردن و باشترکردنی ئەم شارە هەیە، چکە ئەوە یەکرێ بۆ ئەم شارە لە سەوزکردن هێشتا کەمەوە، هێشتا باخچە و ڕوبەری سەوزایی زۆر کەمە خۆی، بەڵام ئەوەی گرنگە لە دوایەوە تەوعیەکردنی خەڵکە، هۆشیارکردنەوەی خەڵکە سەبارەت بەوەی کە
چۆن ئەم دارە بپارێزێت هۆشارکردنەوەی ئەم مناڵانی ئەم شارە یان کەسەکانی ئەم شارەیە گەنجەکانی ئەم شارە کە چۆن وا بکەن ئەم دارە بپارێزن چۆن هەڵبەت لەم شارەیە هەردوو لایەن وەکو یەک ئەکرێ بڵین خەتابارن هەم هاوڵاتیان و هەم شارەوانیش دیارارکی شارەوانی ئەوە بووکە ئەم کۆمەڵ درەختە بێنێت و بیناژێت و لە دوای ئەوەش وەکە بینین زۆربەی هاوڵاتیانی ئەم شارە ڕێز لەو دار و درەختانە ناگرن لەوە چه بیا بە پاڵێ بیشکێنێتەوە هیچ خۆی بەرپرسیار نازانێت کە ئەمەش چۆن بۆ ئەم درەختانە بۆ تۆ هێنراوە بۆ خزمەتی تۆیە بۆ خزمەتی ئەم شارەیە